یەکێکە لەو 45 کوڕوکچەی کە لە سلێمانی بەشداری فستیڤاڵی بارەی کردووە بۆ نمایشکردن و خستنە ڕووی بەرهەم و پرۆژەکانیان لە بواری کاری دەستڕەنگینی. بەڵقیس عوسمان پیشەی پارێزەرە و جیاواز لە کارەکەی ماوەی 5 ساڵە سەرقاڵی کاری دەستڕەنگینیە. خاوەنی براندێکی تایبەت بەخۆیەتی و دەیەوێت لە داهاتوودا کارەکەی فراوانتر بکات. چۆنش حەزم لە ئیشەکە بوو سەراحەتەن شتەکە بە سدفە بوو حەزم لە ڕسمێک بوو لەبی دروستیکەم ئێتر ڕۆشتم ئەلوان و شتم کڕیەوە و بۆ خۆم ڕسمم کرد و زۆر خەڵک معجب بوون بە ئیشەکە و زۆر دەعمیان کردم. ئیتر من تۆزە شتێک ئیشەکەم گەورە کردەوە سەراحەتەن و کردم بە براندێکەوە کە پەیوەندی بە خۆمەوە بێت. کچان و کوڕانی فستیڤاڵەکە هەرێکە و بە براند و بەرهەمی کاری دەستی خۆیان بەشداریان کردووە. زۆرینەیان دەرچووی زانکۆ و پەیمانگان و دەیانەوێت لە ڕێگەی بیرۆکە و کارەکانیان بازاڕ بۆ بەرەمەکانیان بدۆزنەوە. لە وڵاتی ئێمە زۆر کەسێ لە ئۆنلاین و ئەوانە ئەترسێ حەز ئەکا یعنی بەرەو ڕوشتەکان ببینێ ئەنجا قەرار باو بیکڕێ. ئەوە باشتر پڕارێن وایە طبعاً بەتەئکید. ئەوەی هاتوو قەرانێکی دارایی کەوت بەسەرمانە زۆربەی ئەو کەسانەی کە مۆزەف بوون پێویستیان کرد ئیشێکی تریان هەبێ ئیشێکی دەسی بکەن زۆربەی ئەو ئافرەتانەش کە لە ماڵەوە بوون مەجبور بوون کە ئیشی دەسی بکەن بۆ پێداویستی پڕکردنەوەی پێداویستی خۆیان. ئێمە لەناو هەموو ئیشێکە سروشتمان هەڵبژار کە لەناو سروشتیشا بەردمان هەڵبژار کە جوانکاری لەسەر بکەین. هەریەکەیان هەوڵیان داوە لە ڕێگەی خستنە ڕووی توانا و بەهرەکانیان داهێنان لە پیشەکەیاندا بکەن و بەرهەم و براندی جیاواز پێشکەش بکەن. زۆرینەیان بۆ ناساندنی بەرهەمەکانیان پشتیان بە بازاڕی ئۆنلاین و سۆشیال میدیا بەستووە. من لە ڕێگەی پێیجەوە شتەکانم ئەرزەکەم و نیشانی ئەم بەڵام زیاتر لە ڕێ ئەم بازاڕانەوە دەتوانم کە ساغیان بکەمەوە. ئەمە دەرفەتێکی باشە بۆ ئێمە. ئیشەکانی ئەمڕۆ کە هێناومە بەهۆی نەورۆزدەوە ئیشی ملوانکە و ئەکسسوارات و ئەوانم بەشداری کرد. ناوەندی تەلاری سلێمانیش لە ڕێگەی دابینکردنی شوێن و کاراسانی بۆیان هاوکاری بەشداربووانی فستیڤاڵەکەی کردووە. بیرمان کردەوە لە دوای نەخۆشی کۆرۆنا و لە سەردەمی نەخۆشی کۆرۆنا گەنجانێکی زۆر هاتنە بازاڕەوانێ بەڕاملەرەی ئۆنلاینەوانێ فرسەتێکی کەمیان هەیە بۆ بازاڕیکردنی کاڵاکانیان لە شوێنە گشتەکانە نەبێت. ئێمە شوست وەکو خزمەتێک ئەم جارە بە گەنجەکانمان چ کوڕان چ کچان ئێرەمە خستە خزمەتیانەوە ئەم بازاڕەمان بۆ دامەزران بەبێ بەرامبەر. پیشە و بیرۆکەکانی بواری دەستڕەنگینی لەم ساڵانەی دواییدا یەکێکە لەو کار و پیشە جیاوازانەی کە بەردەوام خواستێکی زۆری لەسرە. بازاران گەنجتوانی ویانە وەک سەرچاوەی داهات و خۆشیێنی سوودی زۆری لێ ببینن. مەریوانە بڵا کورسات نیوس سلێمانی.